پیاوێک دێتە لای ئیبن سیرین دەڵێ من لە خەوما بینیومە کە بانگم داوە، پێی دەڵێ تۆ دەچی بۆ حەج. لە نەفسی مەجلیسە پیاوێکی تر دێ دەڵێ لە خەوما بینیومە کە بانگم داوە، دەڵێ تۆ دزیەکە دەستە بڕنەوە. تەڵەبەکانشی لە دەور و پشتیان تەعەجوبیان لێ هات، وتیان باشە ئەم دوانە هەرچیان یەکخەویان بینیوە، لە یەک کاتێک شەهاتون ئەمیان بۆ چێ بۆ حەج و ئەمشان بۆ دەستیە بڕنەوە. فەرمی ئەوی یەکەمیان پیاوێکی چاک و ئینسانێکی ساڵحە. خوای گەورەش لە قورئانە فەرموویەتی وەئەذن في الناس بالحج يأتوك رجالا، بانگ دەبۆی کە خەڵک بێن بۆ حەج، ئەمە پیاوێکی چاکە، ئەویان شمولیەکە. بەڵام ئەوی دووەمیان کەسێکی فاسق و تاوانبار و بەڕەڵایە. کاتی حاڵیم بینی ئەو ئاەتی قورئانم هاتەوە بیر کە خوای تەبارەک وەتەعالە فەرمێ وأذن مؤذن أيتها العير إنكم لسارقون. ئەی کاروانەکە بانگ درا پێیان کە یەکێک لە ئێوە دزی کردووە، ئەو کەسەش کە دزی بکات لە شەرعی خوای گەورە دەبێت دەستی بڕدرێتەوە. بۆیە دەفەرموون چۆن تعبیری کرد ئاوها، یەکەمیان چوو بۆ حەج و دووەمیان دزیەکی کردو دەستیان بڕێەوە.